ڕەخنە و ناڕەزاتیەکان دژ بە ئیدارەی واشنگتن لەبارەی زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ساڵی 2015 ئێران ڕوو لە هەڵکشانە. با تایبەت دوای ئاشکرابوونی پلانێکی ئێران بۆ کوشتنی ڕەبشکاری پێشووی ئاسایشی نەتەوەی ئەمریکا و هەروەها ئەو هێرشەی کرا سەر سەلمان ڕوشدی نووسەر و ڕۆژنامەنووسی بەڕاستچەڵک هەندی. گۆڤاری پۆلۆتیکۆی ئەمریکی لە راپۆرتێکدا مەژەی بۆ کردووە. پێشاتەکانی ئەم دوایانە یارمەتی دەرنین بۆ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لەسەر بەردەوامیدان بە دانووسانەکانی ڕێککەوتن. ناڕەزاتیەکان دوایەوە دێن کە ڕۆژی چوارشەممە وەزارەتی دادی ئەمریکا پلانێکی ئێرانی بۆ تیرۆرکردنی جۆن بۆڵتن ڕاوێژکاری پێشووی ئاسایشی نەتەوەی ئەمریکا پشتڕاست کردەوە بە ئۆتۆمەتبارکردنی ئەندامێکی سوپای پاسداران لەو پرسەدا. وەزارەتی دادی ئەمریکا لە ڕاگەندراوێکدا ئاماژەی بۆ کرد شەهرام بۆرسافی تەمەن 45 ساڵ کە بە میهدی ڕەزایی ناسراوە بڕی $300,000 بۆ چەند کەسێکی ئەمریکی پێشنیاز کردووە بەرامبەر بە کوشتنی بۆڵتۆن وەک تۆڵەسەندنەوەیەک لە ئەمریکا بەرامبەر تیرۆرکردنی قاسم سولەیمانی. ئاوکات ڕۆژێنی پۆلیسی نێوڕک ڕایگەیاند کە سەلمان ڕوشدی نووسەری بەڕێیتانی بەڕەچەڵەک هندی لەلایەن کەسێکەوە بە مەبەستی کوشتنی بەچەخۆ هێرشی کرا سەر کە پێشتر بەهۆی نووسینی کتێبی ئاەتە شەیتانیەکان بێڕێزی بە ئیسلام تیایدا لەلایەن ئایەتوڵڵا خومەینی ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێران فەرمانی کوشتنی بۆ دەرکرا. باپی زانیاری پۆلیسی ئەمریکی هێرشبارەکە باگراوندی نزیک لە ئێرانی هەیە. هەروەها دوای ڕووداوەکە ڕۆژنامە ئێرانیەکان ستایشی هێرشەکان کردووە و ڕۆژنامەی کەیهان هێرشبارەکەی وەکو پاڵەوان وەسف کردووە. پۆلۆتیکۆ ئەوەشی ڕاگەاندووە کە دەنگی ناڕەزاتی لە هەردوو پارتی دموکرات و کۆماری لەبارەی ڕێکەوتنەکە هەیە. ئەوان پێیان وایە ناتوانرێت متمانە بە ئێران بکرێت و کۆتایی بە تاوانەکانی و خواستەکانی بۆ گەیشتن با چەکی ناوەکی بهێنێت. وا هەندێک لە ڕەخنەگران دەڵێن ئەمریکا نابێت ڤیزا بداتە ئیبراهیم ڕەیسی سەرۆکۆماری ئێران ئەگەر بیەوێت لە مانگی داهاتوو بەشداری لە کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکان بکات. سەرڕای ئەم دەنگانە بەڵام با بڕوای چاودێران دۆسیە ئەتۆمی ئێران بابەتێکی جیاواز استراتیژیە و ناکرێت تێکەڵ بەو ململانێ سادانە بکرێت. ئەمبارەی وتەبێژی کۆشکی سپی لە بەیاننامەیەکدا ڕایگەاندووە بایدن هێشتا پێی وایە دیبلۆماسی باشترین ڕێگەیە بۆ دڵنیابوون لەوەی کە ئێران چەکی ئەتۆم بەدەست ناهێنێت. هەروەها دەڵێت لامان کاتدا ئیدارەی بایدن سازش لە سەرپاراستن و بەرگری لە هەر هاوڵاتێکی ئەمریکی بەرامبەر هەڕەشە و تونوتیژی و تیرۆر ناکات. لەلایەکی دیکە و بەرپرسێکی ئەمریکی ئاگادار لەم پرسە دووپاتی کردەوە ئیدارەی بایدن باش ئاگادار ئێران لە دەرەوەی هەڕەشەی ئەتۆمی ئاڵنگاری زیاتری هەیە. ئەم بەرپرسە کە ناسنامەکەی ئاشکرا نەکردووە دەڵێت ئێمە بەدوای ڕێکەوتنی ئەتۆمی داین چونکە بەرنامەیەکی ئەتۆمی بێسنووردارکردنی بە ڕێکەوتنێک هەموو ئەو کێشە زۆر جددیانەی کە لەگەڵی داهەمانە زۆر خراپتر دەکات. لایخۆشی و ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو تاران زانیاریەکانی دادگای ئەمریکای لەبارەی پلانێک بە سەرکردایەتی ئەندامێکی سوپای پاسدارانی ئێران بۆ تیرۆرکردنی جۆن بۆڵتن ڕاوێژکاری پێشووی ئاسایشی نیشتیمانی کۆشکی سپی با گاڵتەجاری نابردوو تەواوی زانیاریەکانی ڕەت کردەوە.